هاژە ڕەنگە دەیان نووسین و کتێب هەبێت تایبەت بە میدیا لە گۆشەنیگای جیاواز لە ئەنگلی جیاواز کاری لەسەر کراوە بەڵام هەندێک جار هەندێک بابەت تۆ بە دوای دەگەڕێی توێژینەوەکەت لەسەر ئەم بابەتەیە دەتەوێت خۆت ئامادە بکەی لەم بابەتێ بەرەو پێش بچی کەمترین سەرچاوە هەیە کەمترین زانیاری دەست دەکەوێت یەکێک لەم بابەتانە بازارسازیە لە سوۆشیال میدیا بەخۆمان دەزانین سوۆشیال میدیا ینی بابەتێکی زۆر کۆن نییە چەند ساڵێکە هەیە بەڵام چۆن کاری تێدا بکەین کەسێک بێ بازارسازی لە سوۆشیال میدیا بکە ڕێگا دروستەکانی چین بە تایبەت ئێستا کە ڕێگەیەکی بەربڵاو و زۆر جار با بڵین زۆر بە دقیقی بڵین نادروست هەیە بۆ بازارکردنی کاڵاکان جا بە بەکارهێنانی شێوازی جۆرا و جۆر بێ بە تایبەت بۆ ئەو شتانی کە پەیوەستە بە خانمانەوە ئەمە هێرشکردن نیە سەر ئەوان بەڵام بەجاخۆ زۆرجار بە ڕێگەی نادروست بەکارهێنن وەکو کاڵایەک ئەمە با نەبێتە تەواوی هەموو بابەتە کەوتەوەرەکە بەڵام ئەوەی مەبەستمانەوەیە کە ئێمە ئەمڕۆ ڕێگە دروستەکە پیشانیەوە بین بازارسازی چۆنە کە ئەمەش لە چوارچەوەی کتێبێکا کۆکراوەتەوە ئەوە نووسەری کتێبەکە هیوا بەرزنجی ڕۆژنامە نووس و ماستەر لە میدیایە ئەوە میوانی ئێمەیە بە خێر هاتی کاکیوام کاتت باش باش زۆر بەخێراتیان باش باش بەڕێزت با لەوە دەست پێ بکەین بایەخی ئەم کتێبە و گرنگی ئەم کتێبە چییە؟ ینی ئەوە دەزانین مەبەستی پرسیارەکەمەوە نییە کە بۆچی نووسی و تێکا گرنجەکەی لەکوێ دەزانم زۆر گرنگە بەڵام ڕێک گرنجەکە لەکوێدایە بە تایبەت بۆچێ گرنگە کەسێک سوودی لێ دەبینێ زۆر سپاس بەیانیتان باش تەمان ئۆکۆی بڕێزت دەستپێک ئاماژت بۆ کرد ئەمە بە تایبەت لە ناو کتێبخانەی کوردی بەداخەوە سەرچاوی زۆر کەممان هەیە لەو بوارە بە تایبەتیش کۆکردنەوەی هەر سێ ڕەهەندی گوتار و بازارسازی و سوۆشیال میدیا پێکەوە لە چوارچێوەی یەک کتێبدا تەمان ئەوانەی کە هەنە بەشێک لەو کتێبانەی هەنە لە بواری بازارسازی و هەندێک گوتار و هەندێکیش لە بواری سوۆشیال میدیا زیاتر ئەو کتێبانەنە کە کۆکراوەنە یان کتێبی وەرجێڕراون لەسەر زمانەکانی دیکەوە بۆ سەر زمانی کوردی بەڵام ئەوە ناواخنێکی کوردستانی هەیە توێژینەوەکی زانستی ئەکادیمیە کە تعبیر دەکات لە ناوخۆی هەرێمی کوردستان و هاوکات هەردوو ڕەهەندە نێودەوڵەتی و ناوخۆیەکەش ڕەچاو کراوە تێدا ئەوانەی کە گرنگیان بۆ دەبێت بۆ ئەو کتێبە دەبێتە جێی بایەخیان میدیاکاران ئەو کەسانی کە لە بواری بازارسازی و بزنس کار دەکەن ئەنجا کەسێک لە دوکاندارێکەوە تا کۆمپانیایە ئەو کەسانێک کە ئیتیمامیان هەیە بۆ مەسایلی گوتار وە کۆکردنەوەی هەرسێکیان پێکەوە لە چوارچێوەی گوتاری بازارسازی لە سوۆشیال میدیادا چکاگەر پێویستی کردواتر بینە سەر ئەوەی کە بەڕاستی ئەمە لە هەرێمی کوردستانێکە لەو گرفتانەی هەمانە خەڵک وەکو پێویست ناتوانێت سوود لە سوۆشیال میدیا یان بە شێوەیەکی گشتی لە پلاتفۆرمەکانی سوۆشیال میدیا ببینێ بۆ بازارسازیێکی سەرکەوتوانە ئەمە لەبەرەوە نییە کە بە شێوازێکی نادروست و بەربڵاو ئەکرێت ینی تا ئێستا سەرچاوەیەکی وا ڕێک دیار نەبووە کە پێیان بڵێ ئەمە ڕێگە دروستەکەیە بەڵام ئەم کتێبە توانێت ئەم کارە بکات ئەم ینی ڕێگەی ئاسان بکات باشە کاکیوە پێم خۆشە هەندێک لە ناوڕۆکی کتێبەکە هەر بە خۆی بکەمەوە پرسیار وەکۆی کە بازارسازی گوتاری بازارسازی ئەمانە لە چیەوە هێناوچن و بۆ خۆی بازارسازی چییە؟ بەڵێ لە ڕاستیدا مەسایلی کۆکردنەوەی وەکوتمان ئەو سێ ڕەهەندە پێکەوە گوتار و بازارسازی و سوۆشیال میدیا یەکەم جارە لە هەرێمی کوردستان بە زمانی کوردی کتێبێک لەو چەشنە بخرێتە بەردیدەی خەڵک تەمانەوە خۆی لە بنەڕەتدا نامی ماستەرنامەکەمانە کە لە ژێر سەرپەرشتی دوو مامۆستای بەڕێز دکتۆر کاوە و دکتۆر عەبدولخالق تەواومان کردووە و خراوەتە ناو زاکۆکانی هەرێمی کوردستان و بە پلەی باڵا پەسەند کراوە گوتار ئەو پەیامەیە کە ئێمە لە چۆن ئاراستی خەڵکی دەکەین چونکە ئێمە دەبێەوە بزانین کاتێک بازارسازی بۆ کاڵایەک دەکەین بۆ هەر شتێک دەکەین کە جێ ئیتیمامی خەڵکە دەمانەوێت مخاتەبەی خەڵک بکەین دەبێت گوتارێکی تەندروست کاریگەر کورت و پوخت بەکاربێنین بۆی پەیامەکانمان بگاتە جێگای خۆی ئەوەی لە هەرێمی کوردستان دەبیندرێ بەداخەوە وەکو پێویست ئەو گوتارانە ناسنە ناو خەڵک وەکو پێویستی ئیتیمامیان پێ نادرێت ئەوەی من لەو کتێبەدا کارم لەسەر کردووە
گوتاری بازارسازی دوو کۆمپانیای لۆکاڵی و کۆمپانیایکی ئینتەرناشنال نێودەوڵەتی بووە کە لە بواری خواردنی خێرا یعنی ئەوەی کە پێدەگوترێت دیلیڤەری کار دەکەن بە تایبەتیش دوای سەرهەڵدانی کۆڕۆنا سێرچ کردووە لە سەریان تێکەڵاوی کارەکانیان بووی نزیکەوە بە دڵنیاییەوە ئەم بابەتە نزیکەی 6 مانجی یعنی ڕێک 6 مانجی دیاریکراو لە یەکی حوتی 2021 تاکو کۆتایی سیوێکی 12 2021 وەکو سامپڵ وەرگیراوە هەردوو کۆمپانیا پلاتفۆرمەکانیان لە سۆشال میدیای با بڵێن ئینستاگرام و فەیسبوک هەردوو کۆمپانیا وەرگیراوە کە لەو 6 مانگە چ بابەتێکیان لە بواری بازارسازیکردن چ جۆرە گوتارێکیان بەکارهێنانەوە چ زمانێکیان بەکارهێناوە چۆن مامەڵەیان لەگەڵ خەڵک کردووە بۆ مامەڵەکردن لەگەڵەوە تا چەند وەڵامی خەڵکیان داوەتەوە لە کۆمنتەکان لە شێرکردن لە لایکردن و هاوکات ئەو زمانەی کە بەکاریان هێناوە بۆ مخاتەبەکردنی خەڵک چ زۆرێک بووە ئێمە هاتووین بە وردی ئەم بەراوردکاریمان کردووە لە نێوان هەردوو کۆمپانیاکە بەداخەوەی کە یەکێک لەو دەرەنجامانەی کە پێیگەیشتون ئەوەیە کە کۆمپانیای نێودەوڵەتێکە بۆ پێی کە ئەزمموی نێودەوڵەتی هەیە کۆمپانیاکە بە خۆی بنەڕەتی کۆمپانیاکە ئێستا لە منتیقەکە لە کوێتە بارەگای سەرەکی بەڵام ئەو پاڵپشتی کارە کۆمپانیایی کە دەکەوێتەوە سەریش کۆمپانیاکی نێودەوڵەتی ئەڵمانیا وی کردووە کە ئەم زمانێکی گونجاوتر بۆ مخاتەبەکردنی خەڵک لە هەرێمی کوردستان بەکاربێنێ دەمان ئێوە دەزانن ئێستاما نزیکەی زیاتر لە 8 کۆمپانیامان هەیە لە هەرێمی کوردستان تایبەت بە بواری خواردن کار دەکەن وەکو کۆمپانیای دیلیڤەری ئێمە هاتوین دوو گرنگترین و بەناوبانگترین کۆمپانیامان لە هەرێمی کوردستان وەکو سامپڵ وەرگرتووە یەکێکیان ناوخۆیە کە پێش ئەو کۆمپانیای دەوڵەتیە لێرە کاری کردووە ئەمیان لە 2007 و ئەمیان لە 2021ەوە بەڵام ئەوەی لە 2021ەوە هاتووە کە کۆمپانیاکی نێودەوڵەتیە بۆ پێی کە گوتارێکی تەندروستتر و کاریگەرتری بەکارهێناوە توانیوێتی زیاتر بگاتە ناو خەڵک توانیوێتی پەیامەکانی باشتر بگاتە ناو خەڵک و ئەمەش 2000 وای کردووە کە ڕێژەی فرۆشی زیاتر بێ و قازانجی زیاتر بێت سوودی ڕێک لەو گوتارە بازارسازی وەرگرتووە کە لە سۆشیال میدیا پێویستە ئەوەی کە لە کتێبەکە هەیە کاکیوە بەست لە ناوەڕۆکی کتێبەکە بکەین ئەو کتێبەی بەڕێزت زیاتر پشتت بەسەر چاوە بەستووە یاخود بابەتەکانی پەیوەستە بە گەڕانی خۆت بەو وەکو تازە ئاماژەت پێدا بەو بەراوردکاریانەی کە هەیە بەشی تیۆریەکەی ئەوەیە کە وەکو ئەوەی هەر توێژینەوەی زانستی دەکرێت دەبێت پشت بە کۆمەڵێک سەرچاو بەسی بۆ ڕێخستنی کاروبارە تیۆریەکە و نووسینی ئەو بەشێکە بەشی تیۆریەکە ئێمە لە بەشی دووەمدا ڕێکمان خستوتەوە بەڵام بەشی سێمی توێژینەوەکەمان بەشێکی تەواو ناوخۆیە بەرهەمی خۆمانە کە تێدا بەراوردی هەردوو کۆمپانیاکەمان کردووە بۆ ئەوەی بزانی چۆن کار دەکات کۆمەڵێک بە پشتبەستن بە کۆمەڵێک بنەمای ئەکادیمی لەوانەش شیکردنەوەی ناوەڕۆکمان بۆ گوتاری هەردوو کۆمپانیاکە کردووە لەو ماوەی کە چ جۆرە گوتارێکیان بەکارهێناوە بۆ بازارسازی کاڵایەکانیان چۆن لەگەڵ هاوڵاتیان دواون بۆ ئەوەی زۆرترین فرۆشیان هەبێت باشە بە پێو ئەزمونەی کردوتە هەم لە توێژینەوە و ڕیسێرچەکانی خۆت کە کردوتەوە لە نووسینی کتێبەکەش کۆمپانیاکان یان بزنسە بچووکەکانی هەرێمی کوردستان چی بکەن باشە بۆی کە بگەنە ئەو بازار یاخود ئەو بازارسازیە بۆ خۆیان بکەن کە بگەنە ئاستێکی نێودەوڵەتی چاو لە کۆمپانیەکانی دەرەوە بکەن جیهانی بکەن یان بە پێی کللتور و میکانزمی ناوخۆی کار بکەن بەڵێ تاوان هەر کارکردنی هەر کۆمپانیایەک گرینگە لەگەڵ ژینگەی لۆکاڵی خۆی بگونجێنێت چونکە دوجار ئەو کۆمپانیای کە لە هەولێر کار دەکات دەبێت لەگەر ژینگەی هەولێر ئەو کۆمپانیای لە هەرێمی کوردستان و عراق کار دەکات لەگەر ژینگەی هەرێمی کوردستان و عراق خۆی بگونجێنێ اینجا وەکو ڕەهەندە نێودەوڵەتێکە مامەڵە بکە سوودوەرگرتن لە پرانسیپەکانی کۆمپانیەکانی نێودەوڵەتی بۆ بازارسازی بەکارهێنانی ئەو گوتارەی کە بەکاری دێنن بۆ بازارسازی زۆر گرینگە لەبەرەوەی ئێمە ئەزمونێکی کەممان هەیە کۆمپانیەکانی دیلیڤەری لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی لە دوای 2000 ئەوانەی کە لە بەتایبەت لە بواری خۆراک کار دەکەن لە دوای 2015 دەستیان پێ کردووە ینی سەرەتاکی کەمیان هەیە کەمتر لە 8 ساڵ بۆ 9 ساڵە ئەوە وا دەکەوانە پێویستیان بەوە بێ کە
زۆرتر مامەڵە بکەن لەگەڵ ئەو گوتارێک کە لە کۆمپانیانی و دەوڵەتەکان مامەڵی دەکرێت و بۆ بزنسە بچووکەکانیش بە هەمان شێوە هەموو بزنسانێک کە هەنە گرینگە سوود لە دەرەوە وەربگرن بەڵام لەگەڵ ژینگە لۆکاڵێکی خۆیان بگونجێنن ئاژە خان وەکو نمونەیەک بۆ جەنابەت و کاگەکار باس بکەم کۆمپانیا هەیە بۆ یەک ڕیکلام زیاتر لە $10 سەرف کردووە بەڵام گوتارێکی خراپی بەکارهێناوە نەیتوانێت بگاتە کەمترین خەڵک بەڵام بزنسێکی بچووک هەیە ڕەنگە بە ڤیددیۆیەکی بچوو کە بە مۆبایلەکەی تەسووری کردووە ژمارەی ڤیوەکانی لە سوۆشال میدیا لەو زیاترە و دوجار ئەوەی کە پێی دەگوترێت هەر کۆمپانیا کە ڕکلامێک دەکا بۆ ئەوەی زۆرتری قازانج بکە قازانجی ئەو بزنسە بچووکە زۆرتر بۆەوە کۆمەڵێک سامپڵیشمان لەوانە پێەیە بۆیە ئەمڕۆ هەر بزنسێکی بچووک ئەگەر لە لا کۆڵانێک بی ئەگەر لە هەر جێگایەک بی دەکرێت پلتفۆرمەکانی سوۆشال میدیا دەرفەتێکی ئێجگار فراوانن بۆ ئەوەی هەمومان بتوانین بە هەموو خەڵک بگەین بە شێوەیەکی زۆر ئاسان بە تەکنیکێکی ئاسان بەڵام پێویستمان بەوە هەیە بزانین چ جۆرە گوتارێک بەکاردێنین چ جۆرێک بازار سازی دەکەین بۆ ئەو کاڵانەی کە هەمانە و بەکارهێنانی زمانێکی نەرم بەکارهێنانێکی ئاراستەیەکی باشتر بۆ کۆمەلگا زۆر گرنگە و لەگەڵ ژینگەی خۆشت قسە بکەی و بیگونجێنی کاکی وە لە کتێبەکە هیچ ئاماژت بە بازارسازی لە سوۆشال میدیا تەنیا پشت بەست و بە کۆمپانیەکان یاخود خودیش شوێنی بۆ تۆ ینی بۆ نمونە ئێستا بازرگانیکردن بە تاک بە خۆت یان بە کەسی بەرامبەرت بۆتە ڕێگەیەکی زۆر خراپ بەداخەوە بەتایبەت لە هەرێمی کوردستان دەبینین بازرگانیکردن لەسەر بنەمای کەسایەتی بازرگانیکردن بە کەسایەتی خۆت دەبێتە هۆی ئەوەی کە بڕە پارەیەک بەدەستێنێ ئەمانە جگە لەوەی ڕێە دروستەکانت نیشانداوە هیچ بابەتێکی دیکەت ئاماژە پێداوە کە ئەمانە ئەو خاڵەنن لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی بازارسازیەوە بابەتە خراپانە لێ دوور کردێتەوە لە ڕاستیدا توێژینەوە خۆتان دەزانن زۆرێک لە کۆتوبەندت هەیە تو کە بابەتێک هەڵ دەبژێری دەبێت لە سەر ڕێچکەی بڕۆی تا کۆتایی بۆ ئەوەی ئەگەر ڕوبەڕووی لادان نەبیەوە چونکە لە حاڵەتی لادان لەگەڵ سەرپەرشتیارانە لەگەڵ لیژنەی گفتوگۆی ماستەرنامە یان تووشی ئیشکالیت دەبیت دوجار ڕەنگە پێویست بۆەوە بی پێت بگۆڕن لە ڕاستیدا بۆیە ئەوەی ئێمە جەختمان لەسەر کردوتەوە کۆمپانیاکانی گەیاندنی خێرا یاخود دلیڤەری بوونە چۆن مامەڵەیان لەگەڵ پلتفۆرمەکانی سوۆشال میدیا بە تەحدید چکە خۆ دەزانی لە توێژینەوە چەندی ورتر بی ئەوەندە دەرئەنجامی باشترە دەست دەکەوێت ئەمە دەکرێت بۆ هەموو بزنسێک کاری لەسەر بکەین بەڵام ئەوەی جەنابێت ئەوەی کە کارکتەرەکان کەسەکان دێن دەبنەوە بەشێک لە بازارسازی و ئەوەش دیوە نێگەتیڤەکەی بەداخەوە لە کۆمەلگای ئێمە زۆرترە ئەوە تەبعاً ڕەهەندێک زۆرتری هەیە دەکرێت قسەی لەسەر بکەی بەس ئەمە لە ناوەڕۆکی کتێبەکە لە ڕاستیدا قسەم لەسەرێکم تایبەت بە ناوەڕۆکی کتێبەکە مادەم تێیدانیە با لێگەڕێ باشە دوای کۆڤید-19 دوای کۆڕۆنا بازارسازی لە سوۆشیال میدیا گۆڕانکاری بەسەردا هاتووە بێگومان لە سەراسەری جیهان کۆڤید-19 هەموو شتێکی گۆڕی کۆڤید-19 وای کرد کە هەموو شت بە ئاراستەی سوۆشیال میدیا بە ئاراستەی بوارەکانی تەکنیکی ئینتەرنێتی بڕوە لە کۆڤید-19 بۆمان دەرکەوت کە ئێمە هەمومان کەرەنتینە بووین هەرێمی کوردستانیش بەشێک بوو لەو جیهانە گشتێک کە تێدا بووین لە ماڵەکانمان بووین هەموو تەرکیزمان لەسەر مۆبایلەکانمان بوو لەسەر تەلەڤیزۆن و ئەوانە بوو کە بابرین زیاتر لەسەر پلتفۆرمەکانی سوۆشیال میدیا تەرکیزمان دەکرد فلەبەر ئەوە بەڵێ کۆڤید-19 بازارسازی لە هەموو بارە گۆڕی هەندێک داتام هەبوو پێم خۆش بوو عەرزە نابتان کەم بەشەشمان لە کتێبەکە باس کرد بوو ئەوانش بەشێکی دیکەیە ئەو داتانەی نوێنە کە یعنی نوێترین داتانە لە بواری بازارسازی لە پلتفۆرمەکان بۆ خواردنی ئەو کۆمپانیانەی کە پێیان دەگوترێت دلیڤەری تەنها ئەو کۆمپانیانەی کە لە ڕێگای لە سەرانسەری جیهان داهاتی ساڵانەی کۆمپانیەکانی دلیڤەری خواردن لە جیهان ئەوانەی ئەپیان هەیە لە ڕێگەی ئەپەکانەوە داخل لە بن خەڵک لە 2020 130 میلیارد دۆلار بووە کە بەشێکی خۆتان دەزانن تقریبان 2 مانگ و نیوی ئەوەلیش بەشێک لە جیهانە کۆت بۆشتە ناو کۆڤید لە 2021 ئەمە هەڵکشاوە بۆ 189 میلیارد دۆلار 2022 زیاتر هەڵکشاوە بۆ 210 میلیارد 2023 بۆ 232 میلیارد دۆلار و پێشبینی دەکرێت بۆ ساڵی 2028
تەنەها لە ڕێگەی ئەپەکانەوە ئەو ئەپانەی کە خواردن دەگەێنە خەڵک و کۆمپانیانەی کە سەرپەرشتیان دەکەن لە 2028 قەبارەی داهاتی ساڵانەی کۆمپانیاکان بگاتە 311 ملیار دۆلار. ئەگەر وەکو سەمپڵ تەنها لە ئەمریکا وەرگین لە ساڵی 2023 87 ملیار دۆلار داهاتی کۆمپانیاکان بووە لەم بوارەدا. واتە دەبینی یعنی بابەتەکە هیچگار خەیاڵیە. لە ساڵی تەنها لە ساڵی ڕابردوو کە ساڵی 2023 لە 120 ئەم با بڵێن مامەڵەکردن و ڕێژەی و داهاتی کۆمپانیاکانی دیلیڤەری زیاتر بووە لەبەرەوەی ڕۆژ لە دوای ڕۆژ بە هەڵکشان دەچێت. ئەوە تەنها ئەوانەی کە لە بواری ئەپ ینی ئەپیان هەیە ئەوە بجگەلەوە ئێستا ئێوە دەبینین هەمومان زۆر جاران دوکاندارێکی لە جێگایە کە چێشخانەیە کە شتێکە خۆمان تەلەفۆنی بۆ دەکەین دەرن بێ زەحمەت چکە ئەو خۆی ڕکلام دەکات لە سوۆشال میدیا لە پلاتفۆرمە جیاوازەکان دەڵێ ئەوە ڕقەمەکەمە جگەلە هەژمار نەکراوە. بەڵێ ئەمیشمان هەیە داتایەکمان هەیە بۆ ئەمیش لە ساڵی 2019 تەنها 330 ملیار دۆلار بۆ قەبارەی داهاتی کۆمپانیاکان لە سەرانسەری جیهان. بەڵام لە 2020 بەرز بۆتەوە بۆ 520 ملیار، لە 2021 بۆ 720 ملیار دۆلار بەرز بۆتەوە، لە 2022 بۆ 760 ملیار دۆلار بەرز بۆتەوە، لە 2023 بۆ 780 ملیار دۆلار بەرز بۆتەوە. واتە ساڵ لە دوای ساڵ دەبینین داهاتی ئەو کۆمپانیانی کە لە بواری دیلیڤەری بە تایبەت ئەوانەی کە لە خۆراک کار دەکەن ڕوو لە هەڵکشان دەکات. ئەوەی تێبینیمان کردووە لە هەرێمی کوردستانی زۆرترین داهاتی کۆمپانیاکان ئەوانەی کە لە بواری دیلیڤەری کار دەکەن ئەو کۆمپانیانن کە لە بواری خواردن کار دەکەن پاشان کۆمپانیاکانی جلوبەرگ و مێکاپن. زۆر سپاس کاکیوە خۆشحاڵ بووین کە بەشێکی ئەو لایەنە باشانەی بۆ بازارسازی هەیە خستوتە ڕوو هەم لە ڕێی کتێبەکەوەم لە ڕێگەی وتەکانیشتەوە کە ئەمڕۆ زانیاری تاوا بە ئێمە و بە بینەرەکانیش گەیشت. سپاس بۆ بەڕێز سپاس بۆ ئێوەش سپاس بۆ دەرفەتە خۆشحاڵ بووین.